بەردەوام دەبیناکەم بەڵێ دەچینە لای تەوەریەکەمی بەرنامەکەمان خۆ تەوەری سەرەکی بەرنامەکەمان باز لە کار و چالاکیەکانی سنتەری چالاکی گەنجانی شۆڕش دەکەین لە چەمچەماڵکە سەرباڕی خرائی ماڵپارێزی کوردستانە باز لەوە دەکەین بزانین ئایا کەی دامەزراوە و کار و چالاکیەکانیان چین لە سنووری چەمچەماڵتا چۆن توانیمیانە خزمەت بە گەنجانی ئەو دەڤەرە ئەو سنوورە بکەن بزانین ئایا تا چەند هاوکاری گەنجانی کڕەوە بەدەستکەوتنی هەلیکار و سەررجەم چالاکەکانیان چین و ئێمە وتوژی زیاتر لەگەڵ میوانەکەمان سۆران بابامین بەڕێبەری سنتەری چالاکی گەنجانی شۆڕش دەکەین کە ڕاستە خۆ لە ئەستۆدیۆ لامان میوانە بەخێرات تەندروستی چۆنە سپاس کاتە شێفی تێناوە ئەمڕۆ بۆ لامان سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە هەمیشە ماڵێک بۆ کۆکەرەوەی گەنجان و بە تایبەت خزمەتکردنی گەنجانی چەمچەماڵ کورسات هەمیشە لە خزمەتی گەنجاندا سپاس بۆ تۆ کاک سۆران باسێکمان لە سنتەرەکە بۆ کە بزانین کەی دامەزراوە مێژوەکەی کێ کار و چالاکیەکانتان بەگشتی چییە؟ سنتەری چالاکی گەنجانی شۆڕش سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە لە 2010 سنتەرە دامەزراوە لەسەر داوای کۆمەڵێک گەنجی کەسوکاری ئەنفال کە ناحیە شۆڕش بە مەملەکەتی ئەنفال ناسراوە و لە 1970 بۆ 80 کەسوکاری شەهید و ئەنفالە خۆشبەختانە کۆمەڵێک گەنج سەردانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەکەن و نووسراویەکە دەنە دادەهێرۆ ئەوش خۆشبەختانە قبوڵیەکە و سنتەرێکی گەنجان بۆ ناحیە شۆڕش دەکاتەوە. باشە دەستان خۆش بێت. ڕۆژانە کاک سۆران چەند گەنج سەردانی سنتەرەکە ئاکات؟ ئێمە ڕۆژانە سنتەرەکانمان لە یەکشەمە تا پێنجشەمە بەڕووی گەنجان ئاکەینەوە لە کاتژمێر 8 تا 5 ئێوارە دەوامەکەین. ڕۆژانە کۆمەڵێک بەشی جیاوازمان هەیە لە سنتەرەکەیەکە لەوانە وەرزشە کۆمپیوتەر و ئەنتەرنێتە هەروە بێتەوە کتێبخانەیە و هەروەها کۆمەڵی خولی جیاوازمان هەیە بۆ گەنجان کە ئەمەش گەنجان بەشداریەکەن و ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئامانجمان لەوەیە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنین بۆیە زیاتر برەومان بەو خولانە داوەکە پیشەین و گەنجان هەلی کاریان ئەڕەخسێن. باشە کاک سۆران باسی بەشی وەرزشت کرد بەشی کۆمپیوتەرەی بەشی هونەری بۆ نمونە وێنە کێشانە میوزیکە شانۆیە ئەم بەشانەتان نیە یاخود بایەختان پێنەیەوە؟ ئێمە لە سنتەری گەنجان ئەم ساڵ خۆشبەختانە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بڕیاری چەند بەشێکی داوە لە سنتەری گەنجان بکرێتەوە لەوانە مۆسیقا و هەروەها شێوەکاری و هەروەها وەرزش کە بڕیارە کۆمەڵێک ئەجیزەی باشمان بواتوە یاری ئاسن قاعەیەکی ئاسن بۆ گەنجانی ناحیە شۆڕش بکەنەوە. بەڵێ کاک سۆران باسی خولەکانت کرد ئەم خولانە تەنها لە وەرزی هاوینە یاخود بە درێژایی ساڵ بەردەوامە بێت یا میکانیزمی ئەم خولانە چۆنە؟ خولەکانمان بە درێژایی ساڵ هەیە بەڵێ بە تایبەت لە پشووی هاوینە زیاتر خولەکانمان چڕەکەینەوە لەبەرەوەی خوێنکاران سوودی لێ ببینن و ئەو گەنجانەی کە بێکارن سوودی لێ ببین و بتوانن بەشداری خولەکانمان بکەن. ئێمە لە سنتەری گەنجانی شۆڕش کۆمەڵی خولی جیاوازمان هەیە بۆ گەنجان لەوانە خولی دەلاچیمان هەیە زیاتر لە 5,000 کەسمان فێری دەلاچی کردو زیاتر لە 800 کەس ئێستا خاوەنی کاری خۆیەتی و هەروە بێتەوە خولی دوورمانی ژنانمان هەیە کە ئەوە گەنجانێکی زۆر سوودی لێبینن و زیاتر لە 5,000 خانم فێر بوو و ئێستا خاوەنکاری خۆیانن زۆربیان لە ماڵەکانی خۆیانە کاریان هەیە و لەگەڵەوەیە خولی زمانی عەرەبیمان هەیە خولی زمانی ئینگلیزیمان هەیە و ئێمە خولی چاکردنی سپلیتمان هەیە خولی چاکردنی ئامێرە کارەبایەکانمان هەیە خولی هەروە بێتەوە خولی کۆمپیوتەر و ئەنتەرنێتمان هەیە خولی چاکردنی ئامێرەکانی بڵێن چاکردنی کارەبایی سیارەمان هەیە و هەروەها خولی چاکردنی موبایلمان هەیە و ئەم خولانە لە ڕابردوودا کۆمەڵی خولی زۆر باش بوون کە گەنجان فێری پیشە بوون و بتوانن فێری ببنە خاوەن هەلی کاری خۆیان و لە ئێستادا ئێمە کۆمەڵی خولی جیاوازمان بۆ ئەمساڵ کردوتەوە لەوانە کۆدینگ ڤیدۆگرافی دیزاین و هەروە بێتەوە دیزایانی جلوبەرجی خانمان کە خولەکانمان ئەمساڵ دوو بۆ ماوەی 3 مانگ دەخایەنێ بۆی بتوانین زیاتر برەو بە گەنجان. باشە کاک سۆران جگە لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هیچ لایەنێکیکە هیچ ڕێکخراوێکیکە هاوکارتان یاخود سەپۆرتان ئەکات لەکردنەوەی ئەو خولانە؟ ئێمە بە سوپاسەوە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەدەل لە شارەکانی زیاتر چاوی لە ناحیە شۆڕش و قەزای چەمچەماڵە و تاکە شوێنەکە هاوکار و سپۆنسەر و
ئیشەکانی ئێمە ئەکا. بەڵێ باشە لە کۆتیان خولانەدا چیان بۆ دەکەن کاک سۆران بڕوانامە شتێکیان پێ لە کۆتایی هەموو خولەکانمان ئێمە بڕوانامەیان پێ دەبەخشین و ئاهەنگێکیان بۆ دەکەین کە ئەم گەنجانە سەرکەوتوو بوون و بڕوانامەیان بەدەستێناوە. هێشتا ساحبێکاتە خزمەتێکی زۆر باشتان بە ژنان کردو. وڵا بە دڵنیاییەوە ئەو گەنجانی سەردانی ئەو سنتەراکەن کاک سۆران تەنها لە سنووری چەمچەماڵایە سەردانەکە یاخۆ ناوچەکانی دەوروبەری وەکو با بڵێن تەکیە و سنووری قەزای چەمچەماڵ سنوورێکی بەرفراوانە. ئێمە گەنجانمان لە بازیانەوە سەردانەکەن هەتاکو و ناو پارێزگای کەرکووکیش کۆمەڵک خولمان هەیە کە لە جیاواز لە شارەکانی تر ئێمە هەمانە گەنجان لەوە بەشداریەکەن و سەردانی خولەکانمانەکەن و بەشداری خولەکانمانەکەن. بەڵێ جیاوازی ئەو خولانە چێوە کالەگەر بۆ نمونە ئێمە خولی دەلاچیمانەیە گەنجانی ئێمە لە شارەکانی تر بەپارەیە لای ئێمە بێ بە بەرامبەر خزمەتی گەنجانەکەین هەموو خولەکانمان بە بێ بەرامبەرە. باشە کاک سۆران باسی ئەومان بوو بکە لە وەک دەزانین لە چەمچەماڵ زانکۆی چەرموو هەیە چەندین خوێندکار هەیە لە دوای ئەوەی کە خوێندن تەواو دەکات ناتوانێت کارێک بکە خوێندکارانیش سوودیان لەوە بینیوە ڕەنگە هەندێک خوێندکار هەیە لە بەشەکەی خۆیدا نەتوانێت دامەزراندنیبێ بتوانێت سوود لەم خولانە بگرێت و هەلێکی کاری وەدەستکەوێت. ئەو خولانەی کە ئێمە هەمانە گەنجان بە عام سەردانیانەکەن بە دڵنیاییەوە زانکۆی چەرموو بەشێک لەو گەنجانەی کە بەشداری خولەکانمانەکەن خوێندکارانی زانکۆی چەرموو پەیمانگای تەکنیکی چەمچەماڵن. ئێمە هەلێکی وامان ڕەخسانووە کە بتوانین ئەو گەنجانەی کە بەشداری لە خولەکانمانەکەن لەگەڵ بەرنمەکانی ئەواندا بگونجێ بە تایبەت ئێمە خولی کۆمپیوتەرمان هەیە لە کۆمپیوتەرە ئێمە کۆمەڵی خولەکەینەوە کە جیاوازە بۆوان بە حکمیەوەی بۆ نمونە خولی کۆدینگمان هەیە لەوانەیە لە جامیعە نەخوێنێت لە زانکۆی چەرموو نەخوێنێت ئێمە هاتوین ئەوە ئاکەین خولی دیزاینە خولی فۆتۆشۆپ کەواتە مامۆستاکانتان یاخود ئەو بەڕێزانی کەوانەکان دەڵێنەوە تا چەند شارەزاییان هەیە لەو بوارانەیە هەمویان کەسی پسپۆڕ و باش و بە ئەزمونن. باشە کاک سۆران ئەو مامۆستایان یاخود ئەو ڕاهێنەرانی لەوێ لە بەشە جیاوازەکان ئەو خولانە ئەڵێنەوە بە شێوەی گرێبەست لە سنتەری چالاکی گەنجانی شۆڕشن یاخود کارمەندی هەمیشەین بۆ نمونە هەندێک لەو کە ڕاهێنانە مامۆستان و ساتن لەوێ دەوامەکەن هەندێکیان ڕاهێنەری کاتین. بەڵێ چەند کارمەندتان هەیە بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی 11 کارمەندمانەیە. 11 کارمەند. بەڵێ کاک سۆران بیرتان لەوە نەکردوێتەوە ئەم خولانەی کە ئەیکەنەوە دواتر لە چوارچێوەی فێستیڤالێک توانای گەنجان و لاوان بخانە ڕوو هەموو بەشەکان بە هەموو بەشەکان بۆ نمونە هەموو خولەکانمان کایکەن لە کۆتایی کە بڕوانامەیان پێبەخشین ئاهەنگێکی خنجیلانیان بۆ سازەکەین بۆی کە بزانن هەم تێکەڵەیەک لەگەڵ خولەکانی ترا و هەم لەگەڵەوەش لەوە تێبگەن کە ئێمە لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان تەنها ئامانجمانەوە نییە کە بەشداری خولەکەکەن بەشداری خولەکەکەن بڕوانامەیەکیان پێدەین بۆی سبینێکە بچنە هەر شوێنێک بڵێ ئێمە فڵان خولمان بینیوە لە سنتەری گەنجانی شۆڕش و ئاهەنگێکیان بۆ ڕێکخین بۆ یەکتر ناسین و بۆ برەودان بەتواناکان. بەڵێ کاک سۆران ئەوانەی کە یەکەمی خولەکە ئەبن بۆ نمونە یاخود بەهرەیەکی جیاوازیان تایە چانسی ئەویان هەیە دواتر لە سنتەری چالاکی گەنجان لای خۆتان دەست بەکار بنەوە یان دوو ڕۆژی کە لە داهاتوە ئەوانیش ببنەوە بە ڕاهێنەر خولی جیاواز بکەنەوە. ئێمە ئێستا گەنجێکمان هەیە مامۆستا موسای ناوە لێرە لای خۆمان خولی بینیوە خولی کۆمپیوتەر بەشداری خولەکانی کۆمپیوتەری کردووە ئێستا خۆشبەختانە خۆی مامۆستایە خولی دیزاین گرافی گەڵێتەوە لە سنتەری گەنجانی شۆڕش. باشە کاک سۆران دەمێ پرسیاری ئەو لێ بکەم ئەو یانزە باڵی مامۆستانی کە لەوێن چۆن بەشداری دەبن پسپۆڕیەکانیان چۆنە و دەبێت پرسیاری ئەوش بکەم هەمانگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی بە دەرلەوەی کە ساکان پرسیارێکی لێکردی لەگەڵ پەیمانگاکانە بەتایبەتی لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان ئامادەمەوە گرنگی بەکاری هونەری و وێنەکێشان و هەوڵێن هەتا وەرزشدن دەبێت هەمانگی هەبێت لەگەڵ کۆکو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان سنتەری گەنجان هەمیشە بەبێ جیاوازی کارەکەین بەبێ جیاوازی حزبایەتی کارەکەین و بە لەگەڵ کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوەکان لە سنووری قەزای چەمچەماڵ و لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای کۆمپیوتەرمانەیە پەیمانگای وەرشیمانەیە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵمانەیە زانکۆی چەرمومان هەیە ئێمە بەردەوام سەردان و کۆنتاکتێکی باشمان هەیە بۆی بتوانین زیاتر خزمەتی گەنجان بکەین ئەوان بەدەمێمەوە دێن ئێمە بەدەمەوانە ڕۆین کار و چالاکیەکانمان بەردەوام بەیەکەوە هەیە و کاری هاوبەشمان هەیە بۆ خزمەتکردنی گەنجان. باشە کاک سۆران
زیاتر بۆ ماڕوونکەرەوە ئەم بابەتانە ئەم چالاکیانە تەنها لە ناو سنتەرەکە خۆی دەکرێت یاخود دەبرێتە دەرەوە یاخود هەوڵ درراوە ببوورەکە پیشانی دەرەوەی بدرێت ئێمە بەدل لەو چالاکیانەی کە لە سنتەری گەنجانە هەمانە ئێمە کۆڕمانەیە سیمینارمانەیە وەرکشۆپمان هەیە بۆ گەنجان لە دەرەوەی سنتەر ئێمە ئەم کاراناکەین خۆشببختانە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان ئەمساڵ جیاواز دە ساڵەکانی تر بیری کردوێتەوە چەندین خولەبینە دەرەوەی سنتەری گەنجان وە خولی گەڕۆک کە ئێمە بتوانین گەنجان ئەو گەنجانەی کە توانایان نییە لە شارێکەوە بێنە چێن ئەوانی هاوکارتانن لەو خولانە کە لە دەرەوەی سنتەری گەنجانی شۆڕژەنجامیە ئێمە هەروەکو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان خۆمانێکین خۆمان سپۆنسەر ئیشەکەکەین و لە دەرەوەی ئیتر بۆ نمونە لەگەڵ هەماهەنگیەکەین لەگەڵ بەڕێوەبەتی پەروەردەی چەمچەماڵ بۆی شوێنیان بۆ دابین بکەین ئێمە ئەو خولانە هەکەینەوە لە پێشبڕکەی سنتەری گەنجانەکانی شارەکانی تر بەشداری دەکەن ساڵانە بەڵێ ئێمە ساڵانە بە هەماهەنگی سنتەرەکانی گەنجان کۆمەڵە چالاکی جیاوازەکەین لە شوێنەکان ئاستەکان چۆنە مستاواکان چۆنە چۆن هەڵی دەستنگ بەعام سنتەرەکانی گەنجان سوپاس بخوا زۆر باشن و کاری زۆر باشەکەن لە شارە جیاوازەکان ئەم ڕکابەریە تا چەند کاریگەریە بێ بۆ دەرخستنی تواناکان یاخود فراوانبوونی چالاکیەکان مەبەستم بۆ نمونە سنتەری چالاکی شۆڕشە یا هەر ناوچیشترە ئەم ڕکابەریە تا چەندە بێتە هەوێنی ئەوەی کە توانا و بەهرەی لاوان زیاتر پیشان بدرێت سنتەرەکانی گەنجان بە پێی شارەکانە بەڵێ بە پێی ئەو داتانەی کە هەیە ئەگۆڕێ بە پێی ئەو کار و چالاکیانەی کە لە سنتەرەکان هەیە ئەگۆڕێ بۆ نمونە خولێک لەوانەیە خولێک لە سنتەری گەنجانی شۆڕش هەبێ لە کەلار نەبێ بۆ نمونە خولێکمان هەیە لە کەلار هەیە لە شۆڕژ نییە بۆیە کۆمەڵی خولەکانی ئێمە جیاوازەوە بە تایبەت ئێمە لە بواری هونەرە هەموو سنتەرەکانی گەنجان لە بواری هونەرە زۆر باشن و گروپی مۆسیقای زۆر باشمان هەیە گروپی شێوەکاری زۆر باشمان هەیە بەڵێ و هەماهەنگی زۆر باش لە نێوان سنتەرەکانە هەیە و کار و چالاکی زۆر باشەکەین پێکەوە کەواتە کاک سۆران وەک خۆدوتت بۆ نمونە خولێک لە لای ئێوە هەیە لە سنتەری شکەنیە ئەمە تا چەند گرنگی هەیە بۆ ئاڵوگۆڕی ئەزمون لە نێوان سنتەرەکانە سنتەری چالاکی گەنج سنتەرەکانی گەنجان هەمیشە بیریان لە شتی جیاواز و جیاوازتر کردوێتەوە بۆ نمونە لەگەڵ ناوچەکە بگونجێ ئەو خولانەی کاکرێتەوە لەگەڵ خولیای گەنجەکان و لەگەڵ ناوچەکەیە بگونجێ بۆی بتوانن خولەکانمان بۆ بکەنەوە باشە کاک سۆران فستیڤاڵێک خاڵە نەبم لا چۆن دەکرێت کۆلارە ئەم شتە هەیە لەوێ ئێمە لە سنتەری چالاکی گەنجانی شۆڕش بیرمان لە فستیڤاڵی کۆلارە کردەوە بەداخەوە ساڵی 2010 ئێمە هەردوو دوو فستیڤالمان کرد هەردوو فستیڤالەکە فستیڤاڵی یەکەم و دووەم بەداخەوە کۆرۆنا لی تێکداین بەڵام ئیشاڵا لە ساڵی داهاتوودا پلانمان هەیە جارێکی تر فستیڤاڵی کۆلارە لەسەر ئاستی عێراق فستیڤاڵە کۆلار هەڵدەن یاخود فستیڤاڵی کۆلارە هەڵە نەبم بۆ یەکەمی جار ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان و سنتەری گەنجان ئەم فستیڤاڵیان لە عێراقا کرد دواتر لای ئێمە بەغدا کردی فستیڤاڵی کۆلارە ناوەکەی کۆلارەیە هەڵدانی کۆلارەیە ئێمە بیرمان کردەوە بۆ نمونە 37 کۆلارە 50 کۆلارە ئەو مەراسیمانەی کە ئەکرێ بۆ نمونە ئێمە ئەو کاتە بیرمان کردەوە بۆ نمونە 37 کۆلارە 32 کۆلارە هەڵدەین بۆ دروشمێک بێ بۆ یادی ئەنفال بۆ یادێکی تر بۆ دامەزراندنی شوێنێک بۆ سنتەر بیرمان لەوە کردەوە بەنیازن ئەم ساڵ ساڵی داهاتوو پشت بەخوای گەورە کەرنەڤاڵی کۆلارە فستیڤاڵی کۆلارە یەکشتی زۆر جوانە ڕاستە ناوەکەی کۆلارەی بەڵام کۆکردنەوەی هەموو ڕنگ و دەنگەکان بوو کۆکردنەوەی هەموو ڕێکخراوەکانی سنووری قەزای چەمچەماڵ بوو و هاوکاری و پشتیوانی قایم قامێتی قەزای چەمچەماڵ و یەکە ئیدارەکانی سنوورەکە بوو کە هاوکار و پشتیوانمان بوون بۆ سەرخستنی ئەم فستیڤاڵە. بەڵێ کاک سۆران لە ماوەی ڕابردوودا فێستیڤاڵێکی نێودەوڵەتی سینەما لە چەمچەماڵ بەڕێوە چوو ڕۆڵی ئێوە ڕۆڵی سنتەری گەنجانی شۆڕش ئێمە هاوکار و پشتیوانیان بوون بۆ سەرخستنی فستیڤاڵەکە ئامادەبوونی گەنجەکانمان لەو فستیڤاڵە و ئێمە وەکو گەنجانی ئێوەش بەشدار بوون ئێمە بەشدار بووین لە فستیڤاڵەکە لە پێشوازی میوانەکانە بووین بۆی شتێکی جوان و خزمەتێکی باش لە بواری سینەما شارکەین. بەڵێ کەواتە کاک سۆران جگە لەو خولانەی خۆتان هەر بۆنێکی کللتوری بێ یاخو هونەری بێت لە سنووری چەمچەماڵایە لە ناحێ شۆڕش بکرێت ئێوە هاوکار و هەماهەنگە بن لەگەڵیانە بە تایبەتی لانی کللتوری هونەری سوپاس بۆخوا ئێمە بەدەل لە هەموو کار و چالاکیەکان و کردنەوەی خولەکان ئێمە لە هەر چالاکیەک
لە سنووری قەزای چەمچەماڵ بکرێ ئێمە هاوکارە بین پشتیوانە بین بۆ سەرخستنی و هەمیشە دەستی شوێن دەستمان دیار بووە کە بتوانین خزمەتیان باشە کاک سۆران جگە لەم پڵانی کە باسمان کرد یاخود ئەو چالاکیانی کە لە دەرەوەی سنتەری گەنجان ئەنجامتان ناوە بڵاوکراوەتان هەیە یاخود بیرتان لەوە کردوێتەوە لە داهاتوودا بڵاوکراوەشتان هەبێت لە پلانی ئەم ساڵمانە هەیە کۆمەڵێک بڵاوکراوی جیاوازەکەین بەڵێ ئیشاءڵڵا بەرهەمێکی باشمانە بێ پلانێکی باشمان هەیە بۆی بتوانین کۆمەڵێک لەسەر ژینگە بێ لەسەر ئاو بێ لەسەر کارەبا بێت چونکە لە ڕاستی ئێستا سنووری قەزای چەمچەماڵ زۆر بێ ئاوە بۆیە ئێمە بڕیارمان داوە کۆمەڵێک ڕێنمایی تازە دەربکەین و پروشەر و چالاکی تازەمانە بێت لەسەر و بوارێ جام لەسەر ژینگە پرسیارم بۆ دروست بۆ بەڵام هەست دەکەم مافی سانام زۆر خوارد بێت وڵای ئاکەم باش بۆ هەست پێکرد مەجالە کاک سۆران لە پۆستێکدا بینیم کە بەشداریتان کردبوو لە هەڵمەتێکی نەمام ناشتندا هەمانگیتان چۆرە لەگەڵ شارەوانی و ڕێکخراوانی کە سەر بە پاراستنی ژینگەن سوپاس بۆخوا ئێمە هەموو ساڵێک لە ڕێگەی بەڕێوەبەراتی پاوەند دارستانی سلێمانیەوە قایم قامەتی قەزای چەمچەماڵ و سەرۆکایەتی شارەوانی شۆڕش و چەمچەماڵ ئێمە هەڵمەتێکی بەردەوام لە مامناشتنمان هەیە و هۆشیاریمان هەیە و سیمینارات و کۆڕمان هەیە بۆ گەنجان لە بواری ژینگەیە هۆشیاریانەکەینەوە ئێمە بیرمان لەوە کردەوە ئەمساڵ هەڵمەتێکی نەمامناشتنمان کرد لە سنووری ناحیەی شۆڕش و لە ئایندەدا ئیشاڵڵا چونکە بە ئێستا حکمی ئەوەی گەرمایە لە مانگی 11 هەڵمەتێکی نەمامناشتن لە قەزای چەمچەماڵیش ئەنجامە دێ دەستا خۆش بێت کاگاکەم ببوورە ئەو نموداکە باکە ئەوەیە کە مافڵ یار لە دڵتاماوە بزەبر لە دڵماماوە باسێکمان لەوە بوو بکە لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەت بەوەدا کە گەنجانی با بڵین سنوورەکە داوای ئەوەیان کردووە کە ئەم سنتەرە بکرێت بە تایبەتی با بڵین کەسبکاری ئەنفال تا چەند لە بۆنە و یادەکانی ئەنفالدا گرنگی بە ئەم یادە دەدەن تا چەند چالاکیان بۆ ئەکەن ئێمە هەموو ساڵێک لە کاتی ئەنفالدا چالاکیەکانی ئەنفال ئێمە بەشداری و چالاکی جیاوازمانە بێ بەکردنەوەی پێشانگا بە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر کە جیاواز لە چالاکیەکانی حکومەت ئێمە بیر لەو چالاکیانەکەینەوە کە جیاواز بێ بۆی بتوانین کەمێک لە خەمەکانی خۆمان کەم بکەینەوە باشە خۆتان ئامادەکەن پێشتر بۆ چالاکیانە بۆ نمونە ئەگەر ڕەنگە ئەوە بۆن لە خولی شێوەکاریەکەنەوە سوود لەو شێوەکارانە وەربگرن بتوان پێشانگایك بکەنەوە بۆ ئەوەی وەکو یادێک وەکو بۆ بەرز ڕاگررتنی ئەو یادە ئێمە پێش 4 هەموو ئامادەکاریەکەکەین شوێنی مەراسیمەکە دیارەکەین شوێنی تابلۆکانمان دیارەکەین و بەشی شێوەکاریمان کۆمەڵێک تابلۆی جیاواز عەرزەکەن و ئەتوانین ئەو چالاکی ئەنجام بدەین بەڵێ کاک سۆران چالاکیەکانتان بۆ داهاتوو چییە؟ جا پێش ئەوەی باسی ئەوم بۆ بکەیت باسی بابەتێکی گرنگت کرد کە ژینگەیە گۆڕانی کەش و هەوا لە ئارایە ژینگە تا چەند سنتەری چالاکی گەنجانی شۆڕش ڕۆڵی هەبوو لە هۆشیارکردنەوەی لاوان کۆمەلگا کە ئێمە ژینگەی خۆمان پارێزین ئەمە پرسیارەکەی تریشم پلان و پرۆژەی داهاتووتان بە شێوەیەکی گشتی چیە دەبێتمان باس ئێمە بۆ ژینگە ئەم ساڵ پێشتر ئاماژەم پێدا ئێمە کۆمەڵێک پرۆژەی جیاوازمانە بێ بۆ ژینگە ئێمە بڕیارمان داوە پروشەرێک بڵاو بکەینەوە لەسەر ژینگە کۆمەڵێ بابەتی جیاواز لە خۆگرێ لە ئایندەدا ئیشاڵڵا بینەرانی بەڕێز و گەنجان و خۆشەویستانی ئێمە ئەزانن پرۆگرامەکەمان چییە بۆی بتوانین زیاتر خزمەتی ژینگە بکەین لە سنووری قەزای چەمچەماڵە کە ئەمەش واکە زیاتر ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەدەم ئیشەکانمانەوە بێ و بۆی بتوانین برە و بە کارەکانمان بدەین بۆ بەرنامە و پرۆگرامەکانی داهاتوومان ئێمە کۆمەڵی خولی جیاوازمان هەیە بڕیارمان داوە لە دەرەوەی سنتەری گەنجان ئەو خولانە بکەینەوە بۆ گەنجان ئایا لە ناو قەزای چەمچەماڵا بێ یاخود لە ناحیەکانی ترا بێ کاویش وا لە گەنجانەکە بەشدار بن لە خولەکانماندا دەستخۆش سپاس کاک سۆران مادوومان کردی سپاس کە تەشریف بڕۆ لە لای ئێمە بوویمە بۆ تۆ سپاس